چۆنی باشی سەلامەت جەنابەت سۆلاف سۆلافخان لە بەرنامەی دامپێدانان لە کەناڵی دیمەن تیڤی پرسیارەکت لێ دەکەم زۆر سپاس قسەکەی دەڵێتن منداڵێکیز نیعمەتە ئەو قسەیە لە چه هاتیە و جەنابەت قسە کۆمنتت لەسەر ئەو قسەیەتی سەرەتا بەخێر بێن ئەو تەوەڕێی هەڵتانیش بژاردۆ زۆر ڕاستە یان تەورێکی جوانە بەڕێی من کە دەڵێ کت نیعممەتە ئەو قسێ زۆر ڕاستە لە بەرەوەی ئەگەر هەمومان چ ئەمن چ ئەتوو لە ئافرەت دروست بینە باشە الله ئەوە بەخۆت بۆ قسێ ئەوە ڕادگرتم بۆ بەس هەموو لە ئافرەت دروست بینە ئافرەتیش ئەوەندە پێگەیەکی گرنگی هەیە تەنات خی گەورەش دەڵێ بەهش لە ژێر پێی دایکە کەواتە ئەوەندە کەسایەتێکی گەورە هەیە لە ناو کۆمەلگا تەواوکەری کۆمەلگایە بە هەموو لایەنێکە ئەو جەخراپی باش بێ ئەگە ئافرەت نەبی بەڕێی من نیوەی کۆمەلگا نەقز دەبی باشە یعنی لە ڕووی مەسەلەن کچ و کوڕۆ زۆر جار هەیە درێن کێت بە کەلکی داک و بابی دێتن کێت دائیمان لەگە مەسەلەن لە داک و بابی نێزیکە کوڕ ئۆندە لە دەرەوەیە ئۆندە لە ماڵێنێ ڕاستە لۆنە منە ئێستا ئەو ڕەحموسیلەی ئافرەت هەیتی پیا و ڕاستە هەیتی باز ئەوەندەی ئافرەت هەیتی پیاونیتی سەلۆنە منە ئەمن پەکەوتە دەبم سبێ ڕۆژ لێ ژیان هاوسەرگیری بێن پەکەوتە دەبم کچەکەم بە عملم دێت نەڵا پەکەوتە ناوی سەلامەتی سپاس لەگە هەمومان ئینشەڵڵا بەسعن ئەوەندەی چیژەکە بە عملم دێتن کوڕەکە لە بەروی ژیانی هاوسەرگیری پێک دێنێ دەچێتە ناو ماڵ و منداڵ خۆی ئەو سیلە ڕەحمەی نامینێ بەس ئافرەت لە بەروی دایک بووە دەزانێت هەستی دایکایەتی چۆنە و مانەوەی دایک و باوکی چۆن بەخێو بکات لەسەر شانیتی